دوای ئەوەی هێزەکانی یەپەکە شارۆچکەی عین ئیسا لە 50 کیلۆمەتری ڕەققای پایتەختی دەسەڵاتی داعشیان کۆنتڕۆڵ کرد، جۆش ئێرنست وتەبێژی کۆشکی سپی لەبارەی سەرکەوتنەکانی یەپەکەوە ڕایگەیاند ئەم سەرکەوتنانە بە پشتگیری هێرشە ئاسمانیەکانی ئەمریکا بەدی هاتوون. وەک ئاماژەدانێک بە توانای هێزەکانی یەپەکەش ڕایگەیاند ئەو سەرکەوتنانە ئاماژەیەکن بۆ ئەوەی بوونی هێزێکی هاوبەشی بەتوانە و خاوەن ئیرادە و کاریگەر لە ناوچەکەدا بۆ ئەمریکا چەند گرنگە. پێشتریش لە ڕۆژی 17 حوزەیران و دوای کۆنتڕۆڵکردنی گرێسپی، ئاشتۆن کارتەر وەزیری بەرگری ئەمریکا لە کۆنگرێس دەستخۆشی لە یەپەکە کردو وەک ئاماژەیەک بە توانای سەربازی یەپەکە ڕایگەیاند هێزە کوردەکان ئەو هێزن کە ئەمریکا دەیەوێت. بەرپرسانی ئەمریکا دەڵێن ماوەی 2 مانگ بوو بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی گرێسپی هەوڵەکانیان بۆ هاوکاریکردنی هێزە کوردەکان چڕ کردبووەوە. بەرپرسانی یەپەکەش پشتڕاستی دەکەنەوە پشتگیری ئاسمانی ئەمریکا کاریگەری هەبووە لەسەر سەرکەوتنەکانی ئەم دوایانەی لە دژی چەکدارانی داعش. بەڵام لە ئێستادا پرسیاری سەرەکی ئەوەیە ئایا سیاسەتی ئەمریکا بەرامبەر پێدە و ڕۆژاوای کوردستان گۆڕاوە یاخود ئایا ئەمریکا تاکەی بەردەوام دەبێت لە ئەوکاریکردنی یەپەکە. لە دوای ئاڵۆزەکانی سووریا لە ساڵی 2011دا ئەمریکا پشتگیری خۆی بۆ ئۆپۆزسیۆنی سووریا دەربڕی تا سەرەتای 2015 ئەمریکا بڕی 470 ملیۆن دۆلاری هاوکاری ئۆپۆزسیۆنی سووریا کردبوو. کۆنگرێسیش ڕەزامەندی دەربڕی بوو بەوەی ئەمریکا ڕایەنانی سەربازی بۆ ئۆپۆزسیۆنی سووریا بکات، بەڵام ئەو هاوکاریانە بۆ ڕۆژاوای کوردستان و یەپەکە نەبوو، بەڵکو بۆ گروپانە بوو کە لە ناو سوپای ئازادی سووریادا بوون کە ئەمریکا بەهێزی میانڕە و ناوی دەبردن و ئەو هێزانەشتە تورکیاوە نزیک بوون. بەشێک لە چاودێرانی سیاسی پیان وایە ئەمریکا بە 2 هۆکار ئامادە نەبوو هاوکاری یەپەکە بکات. یەکەم بەهۆی ئەوەی تورکیا وەک وڵاتێکی کاریگەری ناوچەکە و هاوپەیمانی ئەمریکا یەپەکەی بە درێژکراوەی پەکەکە و هێزێکی تیرۆریست دەزانی و دووەمیش بەهۆی ئەوە بوو پەکەکە لە لیستی تیرۆری ئەمریکادا بوو. جیا لەوەش ئەمریکا دژی ئایدۆلۆژیای چەپ و دژی ئەمریکای پەکەکەیە کە پێدەیە و یەپەکەش لە ڕۆژاوای کوردستان هەمان ئایدۆلۆژیایان هەیە. بەڵام دوای هێرشەکانی داعش بۆ سەر کۆبانێ و دەنگدانەوەی خۆراگرەکانی یەپەکە بەرامبەر داعش، ئەمریکا پێداچوونەوەی بە سیاسەتەکەیدا کرد و دەستی کرد بە پشتگیریکردنی یەپەکە. پشتگیری ئەمریکا بۆ یەپەکە تەنها بە پشتگیری ئاسمانی نەوەستا، تەنانەت وەک وتەبێژی کۆشکی سپی خۆی دەڵێت ئەمریکا تورکیای ڕازی کرد بەوەی هێزی پێشمەرگەی هەرێمی کوردستان لە خاکی تورکیاوە بچێتە کۆبانێ. لە ئێستاشدا پێشەوەکانی ئەم دوایە یەپەکە تورکیا و هەندێک لە عەرەبەکانی ناوچەکەی نیگەران کردووە. هەندێک لە چاودێرانی ئەمریکیش نیگەرانەکانی تورکیا و لایەنە عەرەبەکان بە گرنگ دەزانن و پێیان وایە ئەمریکا زیادەڕۆیی کردووە لە پشتگیریکردنی یەپەکە. تورکیا و لایەنە عەرەبەکان یەپەکەیان تۆمەتبار کردووە بەوەی بە مەبەستی دروستکردنی دەوڵەتێکی کوردی هەوڵی گۆڕینی دیموگرافیای ناوچەکەی داوە، بەڵام بەرپرسانی یەپەکە ئەو تۆمەتانەیان ڕەت کردووەتەوە. هەندێک لە سەرچاوەکانی هەواڵیش باستەوە دەکەن کە ئەمریکاش پەیوەندیان بە بەرپرسانی یەپەکە و پێدەوە کردووە و پێیان ڕاگەیاندون کە نابێت دەستکاری دیموگرافیای ناوچەکە بکەن. بە وتەی هەندێک لە چاودێران پێدەچێت سەرەڕای لێدوانی بەرپرسانی ئەمریکا لەسەر توانە سەربازەکانی یەپەکە لە داهاتوودا ئاستی هاوکاریەکانی ئەمریکا بۆ یەپەکە کەمتر ببێت. بە تایبەتیش پێناچێت ئەمریکا هاوکاری یەپەکە بکات لە کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەکانی نێوان 2 کانتۆنی کۆبانێ و عەفرین کە ئەو ناوچەیە بۆ کورد گرنگیەکی استراتیژی هەیە. سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە ڕۆژاوای کوردستان تا ئێستا ڕوون نییە. پێدەچێت هەفتەکان و مانگەکانی داهاتوو ڕوون ببێتەوە کە ئایا سیاسەتی ئەمریکا بەرامبەر ڕۆژاوای کوردستان گۆڕاوە یاخود هاوکاریەکانی ئەم دوایانەی بۆ یەپەکە تەنها تاکتیکێک بوو بۆ بەرەنگاربوونەوەی داعش.